کە بەدەم ئەو داواکاریمەوە هاتن من پێم خۆش ئێستا بۆ ڕای گشتی و بۆ هەموو خەڵکی کوردستانی ڕابگەێنم بابەتێکە بوو ئەویش ئەوە بووکە قوتابیەک لە 22/2021 بە چەقۆ لە پشتەوە لە مامۆستای خۆیدا بوو. ئەم قوتابیە گیرا با بڵێن هەتا وەکو 31/5 لە سزم بوو تا ئێستا تا 31/5 لێ کۆنەوە بەرداوام بوو محکەمە نەکراوین ینی نەچونێتە پێش حاکم هەردووکمان با بڵێن حکم بدرێت لە 31/5 ئەو قوتابیان بەرداوە حاکم بەری داوە ئێستا ئەم قوتابیە لە شاری هەولێر نەماوە لە منتیقەی چەمچەماڵ و سلێمانیە. ئەم قوتابیە بە هیچ جۆرێک نەدەبووە بەربێ بەپێی ئەم بەڵگانەی کە ئێستاوە من بە جەنابی حاکمشم ڕاگەیاندووە حاکمیشم ڕاگەیاندووە ئەوە لێژنەی پزیشکیە ئەوە راپۆرتی لێژنەی پزیشکی هەمیشەیە کە ئەمن هەتا 6 مانجکە دەبێت لە ژێر چاودێریدا بم لە بەرەوەی چاک نەبوومە ئەوە راپۆرتی لێژنەی راپۆرتی کۆتاییای نەخۆشخانەی تەواری ڕۆژهەڵات ئەوە راپۆرتی بیداییە بەپێی هەموو راپۆرتەکان نەدەبووە ئەم قوتابیە ئازاد بکرێ بەڵام ئێستا ئازاد کراوە. من داواکارم لە سەرۆکی حکومەت داواکارم لە بەڕێز سەرۆکی هەرێم کە بەدەم داوامەوێن بەڕاستی هێشتا من برینەکەم ساڕێژ نەبووە ئەو قوتابیە ئەوەندێت کە برینەکەم قوڵ بووە کە قوتابیەکەیان بەرداوە. داواکارم ئەم مەوزوعە بە هەموو کەسێکی بەرپرسی ئەم هەرێمە بگات کە داوای بەڕاستی ئەوە دەکەم کە هەرچی زووترە ئەو قوتابیە دەستگیر بکرێت لەوانەیە ئەو قوتابیە با بڵێن کاریشتر لەگەڵ من بکات ئەگەر لە دەرەوە بێت. بۆیە داواتان لێ دەکەم کە کەناڵەکانی ڕاگەیاندن و هەموو کەناڵەکانی تریژ ئاگادار بکرێنەوە کە ئەم قوتابیە نەدەبووە بەربێ بەپێ ئەم راپۆرتانێکەوە لە بەردەستمان. باوکی ئەو کاری ئازادکردنێتە بڵێ باوکی ئەو قوتابیە کارمەندە لە سەرۆکایەتی هەرێم داوام دەکات باوکی ئەو قوتابیە کارمەندە لە سەرۆکایەتی هەرێم داوام دەکات. بڵێ ئەگەر باسی هۆکاری ئەو شەڕێ بۆچی من ئەم ڤیددیۆشتان بۆ دەنێرم کە لە ڤیددیۆکەم لەلای ئەو ڤیددیۆم بە خودی حاکمیش پیشانداوە حاکم عیماد خودی حاکم عیمادیش ئەم ڤیددیۆی بینیوە کە هۆکاری شەڕەکە هیچ شەڕێکم لەگەڵی ئەنجام نەداوە هیچ شەڕێک تەنها ئەوە من تەفتیشم کردو لە ناو پۆلدا ئەو قوتابیە کەلوپەلەکانی ژەسا لە بن ژێر دەستی حاکمدایە ئەو قوتابیە کەلوپەلەکانی دامبۆکسی پێبوواتە بۆ کەس خەنجەری پێبووە موبایلی پێبووە پاکەتی پێبووە چەرخی پێبووە ئەو کەلوپانە ئێشتا لە ژێر دەستی حاکمدایە لەبەرەوەی بە نووسراوی ڕسمی داوای کردووە. دوای ئەوە هاتە خوارەوە گوتم باوکت بهێنە بۆ ئەوەی ئێمە ئیجراعات لەگەڵ بکەین جارێشتر و کەلوپەلانە دووبارە نین تۆ قوتابخانە وتی مامۆستا باشە ئێستا بچم وتم نا بەیانی بڕۆ. دوای ئەوە لە پێش قوتابخانە ماوەی سەعات و نیوێک چاوەڕێی منی کردووە واتە ئامادەکاری بۆ تاوانەکە کردووە چۆتە ماڵەوە بە وتەی دایشی چەقۆی هێناوە دایشی دەڵێ من نەمزانیەوە بەڵام هاتۆتە ماڵەوە چۆ هاتۆتە دەرێ لە ماڵەوە چەقوی هێناوە لەسەر من ڕێی من ڕاوەستاوە لە پشتەوە لە ڤیددیۆکەش ئاماژەی دیارە زۆر بەڕوونی لە پشتەوە لە منی داوە کە ئەوەتە گەیشتمە خەستەخانە لە پشتمدا چەند سانتیمێک چەقۆکە چۆتە خوارەوە سیەکانمی کون کردبوو لە هەم لەم لایەش بە هەمان شێواز ئێرەشم کون کراوە بۆی ئەو نەزیف داخلی ئەو خوێنەی کە لە ناوەیە بێندێتەدەوە. من تاکو ئێستا باری تەندروستیم ناجێگیرە واتە بەپێی هەموو راپۆرتی 6 دکتۆر کە من چاک نەبوومەتەوە بۆیە من بەڕاستی گلەییم هەیە لە جەنابی حاکم داوا لە حکومەت دەکەم من مۆزەفی حکومەتم من فەرمانبەرێکی ئەم حکومەتم پێویستە ئەوە جارێ بەرنەدرابایە واتە ئازاد نەکرابایە هەم لە ڕووی کێشەی کۆمەڵایەتیشەوە هەم لە ڕوویەوەی کە جەنابی حاکم باش دەزانێت کە هێشتا ئەوە راپۆرتی دکتۆرە ئەو لەسەر راپۆرتی دکتۆر ئیش دەکاکەرەوەی ئایا زۆر باشە ئەوە ئەگەر ڕوونکەوێسە لە ژوورێ بوو لە مەحکەمە بوو ئەوە ڕوونکەوە ئەو قوتابیە بە بڕیاری چێ ئازاد کراوە گەر حاکم بڕیاری نەدابێت بە حاکم بڕیاری داوە بە بڕیاری حاکم عیماد فارس ئاکری ئازاد کراوە. دادگاکان نەپرسی لەبەرچێ و بڕیارە پێم گوتیە من هۆکارەکەم هەمووی پێگوتیە حاکم حیماد عاقبێکی زۆر باش بوو بەڵام من پێشم گوتم جەنابی حاکم تکال لێ دەکەم ئەم کوڕە من چاک نەبوومەتەوە من هێشتا زۆر خەتەریات هەیە لەسەر ژیانم لەبەرەوەی هێشتا ساڕێژ نەبوو برینەکەم لە دوی ژوورێ من هەتا ئێستا ناتوانم لەسەر پشت بخەوم هەتا ئێستا ناتوانم لەسەر تەنیش بخەوم لەبەر ئازاری ئەو چەقۆی کە پێمەوەیە بەڵام جەنابی حاکم دیارە وای پێ باش بووە ئازادی کردووە. من داواکارم لە دوو سێبارە لە سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێم کە چەند جارێک عەریزەم داوە کە ئەوانیشم ئاگادار کردوتەوە
ئەم بابەتە هەز دەکەم ینی ئازاد دەکرێت بۆیە من دیسان لێرە و لە هەڵڕێی هەموو کەناڵەکانەوە داواکارم لە سەرۆکی حکوومەت داواکارم لە سەرۆکی هەرێم کە بە زووترین کات ئەم تۆمەتبارە دەستگیر بکرێتەوە لەبەر ئەوەی من هێشتا باری تەندروستیم باش نەبوو. دادگا لەو نیوانەدا ڕۆڵی چی بوو ینی ئێوە بە بڕیاری دادگا ڕازین یاخود من بە بڕیاری دادگا من بە بڕیاری دادگا ڕازیم بەڵام دەبێت لە هەموو یاساناسان ئەو ئەمە دەخەمە بەردەستی هەموو یاساناسان هەموو کەسێک من کابراایکی قانونی من یاسام تەواو نەکردو بەڵام ئەوە بەوەی کە پرسیارم کردووە ئایا راپۆرتی لێژنەی پزیشکی هەبێت ئایا دەکرێت قوتابیەکە ئەو تۆمەتبارە ئازاد بکرێت لەبەرەوەی هێشتا من خەتەریا لەسەر ژیانم داماوە. زۆر سپاستان دەکەم دەستان خۆش بێ بۆ هاتنتان زۆر سپاس.